يلا پێشکەشە بە کاکە ڕەنزدەر ئەڵمانی خۆشەویست و هەموو برایەکانی و ئازیزانی یاڵا ئەوەندە پڕازارم بۆ یەکجارێ بمبینە تۆ بەگزادە و من گەدا وەک ڕێبوارێ بمبینە زەکاتی ماچندەیە بم دەیارێ بمبینە لەگەر خۆم وڵاتنێ لە کەنارێ بمبینە لە کەنارێکی یارم دەم ڕووبارێ بمبینە یان نێوارێ چاوەکەم وەرە خوارێ بمبینە قسەی دڵمت پێ دەڵێم غەم دەبارێ بمبینە ئەوە باراتەوە لە گوڵزارێ بمبینە بۆ ڕەنزدەر ئەڵمانیە زیرەک دەنگت دڵبینە بۆ ڕێکانی مەدریدی ئەوانەی مەدریدینە کاکە ڕابەر لێرەیە سەرکەوتو بێن لەو ژینە بۆ سێبەر و مەحەمەد زیرەک دەنگت دڵبینە ئەوە بەندی ورشار حەماسەی بخوڵقینە ئەوە بەندی ورشارم شەو دڵی مەشکینە سوچێ لە ماڵی چۆڵم بووەتە سزنی ئیمڕاڵیم گەمبینم پرسەبارم ماوڕۆزی یا و تاڵیم لێوان لێو لە پەژارم بەڵام لە شادی خاڵیم لەگەڵ یادەکەم ژیام ئەم شەو چەندە ناڵیم کەس نات بپرسێ لە وێرانی و عەوداڵیم ئۆکرەیان من دەرونی زوو خاڵیم ئارامی یەشک نابم بۆ ژیانی جەنجاڵیم ئازاری کەسم نەدا بەم جۆرە من ناحاڵیم ئەخۆ کارچیان دەرد و زیندە بەچاڵیم بۆ ڕەنزدەری ئەڵمانی بەبەندی وەک ناپا ئەوە جوانی بۆ دەڵێم زۆر پەرۆشی بینینم چی بەسەر لێنەم ڕۆژگار ئەگەر منت دیتەوە لەنێو شێتەکانی شار هیچ دەلات سەیر نەبێ گرفتارم گرفتار یا کە ڕۆیشتم نەمەم من یان برد بەرە و مەزار ئەو کاتە چ فایدەیە لەسەر گۆڕم شین و زار ئەوەندە شەیدات بووم هەرگیز باز ناکرێ بەزار مەگەر دڵم دەرکەم بۆت باوڕ بکەیتە فاکار بۆ سووتانم نابین وەک من ناسووت تێ سیگار ئەڵمانی لە من نەمرێ سڵاو لە کاکە ڕەنزدەر پایەدار بێ محەممەد سڵاو لە کاکە سێبەر
سەبووری بۆ گیانم مایەی بوون و ژیانم لە خۆمم خۆشتر دەوێ یاری نەرمونیانم ئەگەر چاوت نەبینم تا بڵێنی گەرانم گەردەلولی دووریەکەت گەڵای وای وەرانم خۆزگەداتیتەوە لە خەیاڵی زارانم دووریەکەی تۆیە بۆیە دوور لە کۆڕ یارانم من جیرۆ دەیتوانێکی سەردەست دەی چاو بازانم نەدەبووام بەسەر بێ بۆوام لێت نازانم گریانم بۆ حاڵم دێت دڵتەنگم مەراسانم هەر چاوەڕێی شادی بم حەسرەت خۆی دانیشانم بۆ ڕەنجدەری ئەڵمانی سەرنج لە بەندەکانم پێشکەش بە ڕەنجدەر بێ شێعر و گۆرانیەکانم بۆ ڕابەر و سێبەری دێڵێن مەرجی بیزانم ئەوە محەممەد لێرەیە بەدینم بە ئیمانم سەڵاو لە وشیاری بێ ناڵێم ناوی نانم سەڵاو لە وشیاری بێ ناڵێم ناوی نانم ماتەمێ کەوتە دڵم بە یار بە ماڵاوای بۆ خۆداتی ڕۆیشتی سەلمان دڵ بێوەفایی وامزانی بە ئەمەچی نەمزانی لە خۆبایی بۆ ماڵ و سەیارە بوو گلەی و ناڕەزایی مسقاڵ و وەڵقەی پەنجە تەک ببێ بە سوگنایی سەروەت و شادی بێت فایدە بوو جودایی تۆ چارە چاوی بەستووی واقەتی گومڕایی لەناو جەنجاڵی ژیان نە تۆ مەستی سەودایی یا ڕەبی بەختەوەربی نەبینم ناتەبای ئەگەر تەنیا مایتەوە دۆشایی سەیتەنیایی بۆ ڕەنجدەری ئەڵمانی لێی دێ کاری برایی بۆ ڕەنجدەری ئەڵمانی لێی دێ کاری برایی ڕابەر و کاکە سێبەر بیان بینم بە تەبای